یەکەمین ئیڤێنتی تێدێکس ئاشتی لە شاری هەڵەبجە بەڕێوەچوو نۆ قسەکەر کە نۆ قسەکەری جیاواز چیرۆکی سەرکەوتنەکانیان لە سەر ستەیجی یەکێک لە هۆڵەکانی شاری هەڵەبجە گێڕایەوە و چیرۆکی سەرکەوتنی خۆیان باس کرد. بێگومان ڕێکخەرانی ئەم ئیڤێنتەش ئاماژەیان بەوە کرد کە دەیانەوێت لە ڕێگەی یاخۆ دەیانەوێت چیرۆکی سەرکەوتنە جیاوازەکان پیشانی گەنجانی ئەو دەڤەرە بن. تێدێکس ئاشتی لە هەڵەبجە کارێکی گرنگە، کارێکی گەورەیە، کارێکە نەوەکان بە یەکە گەێنێ، کەلتورە جیاوازەکان بە یەکە گەێنێ، بیرکردنەوە و خەڵکە ناکۆک و جیاوازەکان بە یەکە گەێنێ و ئاوێزانبوون و تێکەڵاوبوون و پەرەپێدان و هاوبەشی و هەماهەنگی لە نێوان گەنجەکانە و ئەو خەڵکانی کە ئەزمونێکیان لە بوارێکی دیاریکراوە بەدەستێناوە، پسپۆڕیەکیان لە بوارێکی دیاریکراوە بەدەستێناوە ئاوێزانەکات. ئەمە بابەتی دیالۆگ و گفتوگۆکردن کە بۆ کۆمەلگا و میلەتی ئێمە زۆر گرنگە پتەوەکە و دڵنیا ئەبینەوە لەوەی ڕێگاکانی سەرکەوتن زۆرن بەڵام هیچیان لە یەک ناچن. خی گەورە کەسی بە هەژاری، کەسی بە نەخوێندەواری، کەسی بە نەخۆشی، کەسی بە نەبوونی، بە نەهامەتی دروست نەکردووە. شێوازی بیرکردنەوەکانی ئێمەیە، مامەڵەکردنی ئێمەیە لەگەڵ مرۆڤەکانی تر، لەگەڵ کۆمەلگایە، لەگەڵ زانستە، لەگەڵ گردونە، لەگەڵ ژینگەیە، لەگەڵ کارە، لەگەڵ خوێندنە کە جۆری ژیانمان ئەگۆڕێ. ئاوێزانکردنی ئەو ئەزمونە جیاوازانەیە کە چۆن ئەتوانێت ڕۆڵێک ببینێ و دەرخستنی ئەو توانست و بەهرەمەند و دانشمەندانەیە کە لەم شارەوە کە لە ڕۆژگارێکە هەوڵی پاکتاوکردنی دراوە، جینۆسایدکردنی دراوە، چۆن ئەم نمونە جوانانەی لە هەموو بوارە جیاوازەکان هەیە کە تەنیا پێشکەشی بە شارەکە نەکردووە، پێشکەشی بە تەنیا کوردستان نەکردووە، پێشکەشی بە هەموو مرۆڤایەتی کردووە. بۆیە ئەوانەی کە ئەمڕۆ لێرە بەشداریەکە نمونەیەکی زیندوی کۆمەلگاکەی ئێمن کە مەرگ تەجاوزی مەرگیان کردووە، تەجاوزی کیمیایی بارانیان کردووە، تەجاوزی جینۆسایدیان کردووە، لە ناو تەرمی پیرۆزی شەهیدەکانە بۆ ژیانێکی باشتر، پێشکەوتوتر، قوبڵکراوتر، ئاسوودەتر دەگەڕێت. شاری هەڵەبجە هەمومان ئەزانین لەبەر ئەو ڕەهەندە مێژوویی کە هەیەی لەبەر شوێنە جوگرافیا مویمەکەی و لەبەر ئەو کارەسات و تراجیدیا گەورەی کە بەسەری هات و لەبەر ئەو پەراوێز خستنەی لە 30 ساڵی ڕابردووە کە شایانی ئەوە نەبوو، ئێستا شایانی ئەوەیە کە ئیڤێنتێکی ئەوەیە تا بکرێت. بە تایبەتی ئیڤێنتێکێک و تێدێکس کە فۆرماتێکی جیهانیە و بە دڵنیاییەوە کاریگەری خۆی بێت. لەبەرەوە گرنگیەکەی لە زۆر ڕەهەندەوە بێت. یەکەمیانەوەی کە ئیتر دەست بکەین بەوەی کە یا دەسەڵاتداران یا ئەکتیڤیستەکان، هونەرمەندان کە بژانەوەیەکی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی دەست پێ بکات لە هەڵەبجە، چونکە ناکرێت ئاوا بە سادەیی وەریگری ناکرێت شارێک ئەو هەموو ئەم تراجیدیا گەورەی بەسەر هات بێت کە دەنگانەوەیشی نێودەوڵەتی گەورەی هەیە و بەشێکە لە وەکو بەشێک لە شوناسی کوردە ناسرێتەوە کە بەداخەوە تراجیدەیە. بەڵام بەنمونە فستیڤاڵی گەورەی تیانە بێت، ئیڤێنت و لێک ئەبحاسی گەورە نەکرێت لەسەر کاریگەریەکانی کیمیا باران لە ڕووی تەندروستی، لە ڕووی اقتصادی، لە ڕووی مۆراڵیەوە. چونکە منسە لە قسەکردنەکەمە باسیەوەم کرد کە ئەم شارە بۆچی ئەبێت دەست بە ئاشتیەوە بگرێ و دەست بە هیومانیتی و بە ئینسانی بوون و بە مافەکانی مرۆڤی و دیموکراسی و ئەو مەفاهیمانی عەدالەتی ئیجتیماعی بوو لەبەری خۆی قوربانی دەستی
نائامەدەی ئەو مەفهومێ لەبەرەوە ئیڤنتەکە تەسەورەکەم جوڵێک دروستکە بێ لە کاریگەری لەسەر گەنجەکان و تەسیراتیان و نزیک بوونەوەی هەنێک کارکتەر لە گەنجەکان لێرە کە بەڕای من لەوە گرنگترەوەی کە کاریگەریەکانی ئەم ئیڤنتانە چێ بێت کاریگەریەکانی بێ بچنە بواری پراکتیکەوە لەبەرەوە گرنگە بەڕاستی بەنسبەت ئیڤنتەکەشەوە زۆر دڵخۆشم بۆی کە گەنجانی هەڵەبجە ڤۆڵەنتەری بۆ خۆبەخشیاتونەتە پێشەوە و ئومێدم بەوە هەیە کە ئەو گەنجە زیرەکە ئینگلیزی زانە تازە پێگەیشتوانە ئەیانەوێ شتێ بکەن لە شارەکە هەناستەکە حەزەکەن بەڕاستی ششی تازە بکەن لە شارەکەیانە ئەم شتم بینی زۆر دڵخۆشی کردم لێرە هیوادارم سەرکەوتو من لە ئیڤنتەکە بەگشتی چۆن زمینەیە خۆشەکەی کە کتێبی گەورە لێرە لەسەر جێنۆساید و لەسەر بەرگەسات و لەسەر دیکتاتۆریت و لەسەر تۆتالیتاریزم و ئەمانە دروستکەی چۆن مۆنیمنتەکەی ئەبدەیتەکەی تۆکەی بە مۆنیمنتێکی چاکی دنیا بە ئیسپادەکردن لە مۆنیمنتە گەورەکانی دنیا ئەمانە هەمووی قسەی گەنجەکانە دوای ئەوەی کە چۆن باش بژین چۆن ئەکتری قبولکەین وەکوتم بە ئاینە جیاوازەکان و بە خێڵ و عشیرەتە جیاوازەکان لێرە چۆن ئەم شارە بێ بە پنتی ئاشتی و پێکەوە ژیان و کللتور چونکە ئەبێ وا بێت چونکە ئەم شارە تازە مێژوو مۆرێکی نابە ناوچوانی کە مۆری تراجیدیە لەبەرەوە گەنجەکانی بێ بەڕاستی بەهێزتر بە حەماستر هەڵبەتە بێ پشتگیری بکرێن هەڵبەتە بێ زمینەیان بۆ خۆشکرێ بەڵام ئەرشی یەکەمەوەی کە قسە بکەن بە قسەکردن لەم مەسەلەیە ئومێدیشی زۆر هەیە کە کۆمەڵە گەنجی ینی هۆشیار بەڕێوەیە لە هەموو بوارەکانە و ئومێدیشی زۆر گەورن کە داهاتوو پرۆژەی زیادە ئیڤنتی زیادە پۆستی زیادە و عقلێتێکی زیاد بێتە ئاراوە کە خزمەتی شارەکەیان بکەن ئینشەڵڵا زۆر ئومێدم هەیە بوو. سەرەتا سڵاوتان لەبێ ڕاستی ئەم کۆبوونەوەیەکی زۆر گرنگە بە تایبەت بۆ پارێزگای هەڵەبجە بۆی ئەبێتە هۆکارێک بۆی هانی ئەو گەنجانە بات کە کار بۆ کۆمەلگاکانەکەن کار بۆ ئەوەکەن خزمەتێ بە هاونیشتمانیان بکەن بێ بەرامبەر هیوادارم لە داهاتوە ئەم جۆرە کۆبوونەوەوان و ئەم جۆرە بۆ نەگرنگانە لە پارێزگای هەڵەبجە و تەواوی سەرداسەری کوردستان بەردەوامێ بۆ ئەوەی گەنجەکان بتوانن وەکو هاندانێک لێوەی وەک هاندانێک ئەم بۆ نێبێتە هاندانێک بۆ ئەوانی کە بتوانێت خزمەت بە کۆمەلگاکان بکەن بەبێت جیاوازی ئاین و بەبێت جیاوازی هیچ ئایدۆلۆژیایەک بێگومان ئەتوانم بڵێم زۆربەی کەسە ئەو کەسانی کە خزمەت دەکەن بە کۆمەلگا کردو یان ناوێکیان دەرکردووە لە هەموو مێژووی هەڵەبجە و هەموو کوردستانە لە خۆناغی سەرەتاییەوە دەستیان پێ کردووە بۆیە من خۆم داوا لە هەموو گەنجانەکەم داوا لە هەموو چین و توێژاکانەکە ئەوانەی خەونەکانەیە هەوڵ بدەن کار بۆ ئەوکەن خەونەکانیان بێنەدی گرنگترین شت کە بیانی بێت خەونەکانیان بێتەدی ئەوەیەکە پێویستە گەنجەکان بە ئومێدەکەەوە بڕوان بۆ داهاتوو بە هیچ شێوە بیر لەوە نەکەنەوە بۆ ئەوەی کە ئەم پرۆژیان کە بۆ مەکارێکیانە یان پرۆژێکیانەیە بیبەستن بە بابەتێکی بۆ نمونە ئەوەی کە پلەیەکیان دەستکەوێت یاخود ببن بە شتێک یاخود ئامانجەکەیان لەوا ببەستنەوە تەنها و تەنها خزمەتی کۆمەلگا بکەن بەبێت جیاوازی بۆی بتوانن لە ئامانجەکانە سەرکەوتوو بن. تا ئیڤنتەکە دوو ئامانجی بنەڕەتی هەیە یەک گەیاندنی ئایدیایە دوو پەرەپێدانی توانای گەنجەوە تا پێگەیاندنی گەنجە ئەوەی کە ئێمە کارمان لەسەر کردو بە دەرەجەی یەکەم دەستنیشانکردنی سپیکەرەکانە بە تەوزیعکردنیانە بەسەر هەموو فئەتەمەنیەکانەوەتە لە زۆر گەنجەوەتیایەتی گەنجی زۆر سەرکەوتومان هەیە تا کەسانێک کە تەمەنێکی زۆریان لە بواری سەرکەوتنا هەیە ئەمە یەکەم مەسیجێکە بۆ ئەو گەنجانەی کە ئەمڕۆ لەناو ئیڤنتەکەیەوە و سبەینێ و دوو سبەینێژ لە دەرەوەی ئیڤنتەکە و لە شاشەی مۆبایلەکانیان و تەلەڤیزیۆنەکەەوە ئیڤنتەکە ئەبینەوە تێبگەن لەوەی کە ئەوانیش ڕۆژێک ئەتوانن
بتوانن بگەن بۆ شوێنی کە سپیکەرەکانمان پێگەشتون دووەمینیشیان ئەو هەموو گەنجە خۆبەخشە کە لە خۆمانمان کۆکردوونەتەوە ئامانجێکمان هەیە کە برەو بدەین بە توانای بەڕێوەبردننی ئیڤنت لە لای گەنجی شارەکەمان ئەمە بۆ ئێمە زۆر خاڵێکی گرنگە لە برەوەی ئەمە یەکەم ئیڤنتە بە شێوازێکی نێودەوڵەتی لە شارەکەیا بکرێت دووەم جاریش ئەمە ئیڤنتێکی زۆر فراوان و فرەڕەهەند و گەورەی و فرەلایەنە بەڕێوەبردننی ئەزمونێکی ئەوەیە بۆ فێربوونی ئەم ئەزمونە باشترین ڕێگا پراکتیزەکردنێتی هەموو ئەو خۆبەخشانە هەموو خۆشمان تەنانەت پراکتیکمان کردو پێشووتر پاشان ئێستا لە کاتی خۆیان کە ئیڤنتەکە بەڕێوە بین ئەزمونێک پاشخانێکی زۆر باش لە بەڕێوەبردننی ئیڤنت وەرەگرین بۆ ئیڤنتی داهاتووترمان واتە ئێمە مەسجێک ئەگەێنین یەک گەنجی ئێمە ئەتوانێت ئیڤنت بەڕێوە بەرێ دوو گەنجی ئێمە ئەتوانێت سەرکەوتوو بێ و سپیکەر بێ سێمینیشان هەر لە ناو قسەی سپیکەرەکانەوە مەسجمان هەیە بۆ گەنجەکانی خۆمان ئەوانەی لێرەن و ئەوانشی کە لە دەرەوەن کە ئەوانش لە داهاتوە ئەتوانن ببن بە گەنجێکی سەرکەوتوو ڕۆژێر لە ڕۆژان لەسەر ستیجێکی وەکو تیدێکسا بتوانن مەسیجی خۆیان بگەێنن بە خەڵکی دیکە زۆر گرنگە لەمە تێبگەین کە مرۆڤ بوونەوەرێکە کاریگەرە هەمیشە بە دەوروبەرەکەی ینی دەوروبەر پاڵنەرە مۆتیڤە بۆ جوڵاندنی تۆ هەرچەنە خودی خۆت ئایدایەکی گەورەت هەبێ تۆ ئەبێ لەگەڵ دەوروبەرەکە تا جۆرێک کۆنسپت بدۆزیتەوە یان کۆنسپتێکی هاوبەشتان هەبێ کە تایە کار بکەن ئێمە بۆ گەنجی خۆمان بۆ ئەو گەنجانەی کە لەم تەمەنی من لە خوار تەمەنی من لەسەر و تەمەنی منەوەن کە کار ئەکەن بە دڵنیاییەوە بە بێگومان هیچ ڕێگایەک بەبێ لەمپەر نییە ئەگەر تەنانەت ڕێگەی گەشتن بێ بە جێگەی نووسنەکەشت تۆ ئەبێ ئەو لەمپەرانە ببڕی اینجا بگەیتە ئەو شوێنی کە تۆ ئامانجتەکاری تیا بکەیجا یەکەم شت کە زۆر گرنگە بۆ ئێمە کاری لەسەرەکەین بۆ بنیادنانی گەنجی داهاتووی خۆمان ئەمەیە کە گەنج تێبگەێنین ئەو فیئەی کە لە ڕابردووە بە زۆر ئەخرایە ناو کاری حکومیەوە کرا بە گەنجێکی کارکەری بێسوود واتە فائیز واتە بێسوودە لە ناو فەرمانگەکانە ئێمە ئەمانوێ ئەو گەنجانەی ئەم ڕۆمان هێنا دەرەوەی زانکۆ و پەیمانگاکانمان تێ بگەێنین کە تۆ ئەتوانیت لە ڕێگەی دەها ئیڤنتی لەم شێوازەوە لە ڕێگەی دەیا بیرۆکەی داهێنەرانی لەو شێوازەوە کە لەناو ئیڤنتەکە پێشکەشیانەکەین ئەتوانی ببی ینی هەبوونی تۆ لە ژیانە و سەرکەوتنی تۆ تەنها بەستنێ بەبوونی کارێکە و هەلی کارێکە و بەردەوام بوون لە کارەکە تۆ ئەتوانی لە پشتی ئەمە و لە پێشی ئەمە و لەگەڵ نەبوون و لەگەڵ هەبوونی ئەوەشە ببی بە کەسێکی سەرکەوت و نمونەی سپیکەرەکانمان ئەوەمان تیا هەڵبژاردووە کەسانێکمان هەیە کە ڕوبەڕووی دەها نەهامەتی بوونەتەوە بەخۆشمان کە ئەم ئیڤنتە بڕێوە بین هەمان ڕێگەمان بڕیەوە بۆچی چکوم زانی ڕێگەی ئاسان ناگەینە بەشتی گەورە ئێمە ئەمانە و گەنجەکانمان لەمە پێ بگەێنین هەمیشە ڕێگە گرانەکەی تۆکا بە کەسێکی گەورە.